ناوم بێریڤان ئەحمەدە تەمەنم 27 ساڵە. سەرەتا دەستمان بۆ پیشەیە کرد چینە بازار و پیشانی دوکاندارەکانی ناو بازارماندا تیان دێن سەردانتانەکەین بزانین چۆن و تامی ئەەکەین لەگەڵ تامکردنی شیرینیەکەی ئێمەیە و یەکسەر داوای 30 کیلۆیان لە ئێمە کرد ئیتر ئەوە بوو بە دەستپێکی ئیشەکەی ئێمە دواتر دوکانمان گرت و پەرەمان بە ئیشەکەماندا. ئێمە سەرەتا کە هاتینە ناو دوکان پێشوازی خەڵک زۆر گەرم بوو بۆ ئێمە شیرینیەکانی ئێمەیان زۆر بەدڵ بوو وای لێ هات بە تەنیا بە خۆمان فریانە ئەکەوتین وامان لێ کرد لە پەیجەکەی خۆمان هەلی کارمان بڵاو کردەوە و ئەلحەمدولیلا ئێستا 15 بۆ 16 کارمەند بە معادلی لێرە کار ئەکەن. بەرنامەمان وایە لقی تازەمان لە هەولێر بکەینەوە لەبەرەوەی خواستی زۆرمان هەیە لێرە بۆ هەولێر دواتر لە شارەکانی تر. من شیرینی دروستکردنم خۆشەیە بەڕاستی ناتوانم واز لێرە بێنم.